پێکهاتەی دیبلۆماسیەتی جۆ بایدن ئاماژەیە کە بۆ خواستی ڕاستکردنەوەی ڕێچکەی سیاسەتی دەرەوەی ئەمریکا و کۆتاییهێنان بە سیاسەتەکانی ترەمپ کە بۆ ماوەی 4 ساڵ پەیڕەوی دەکرد. جۆ بایدن دەڵێت ئەمریکا بەهێزتر دەبێت کاتێک هەماهەنگی لەگەڵ هاوپەیمانەکانی دەکات. جۆ بایدن ڕۆڵی ژنانی لە دۆسێ دەرەکی و نێودەوڵەتیەکاندا زەق کردوێتەوە و بۆ ئەو مەبەستەش 3 ژنی وەک بریکار لە وەزارەتی دەرەوە دامەزراندووە کە سەرجەمیان لە ئیدارەی باراک ئۆباما سەرۆکی پێشووتری ئەمریکا کاریان کردووە. یەکێک لەو ژنانە ویندی شیرمان تەمەن 71 ساڵە کە پۆستی جێگری وەزیری دەرەوەی پێدراوە و کراویشەتە گەورە دانوستانکاری دۆسێ ڕێکەوتنی ئەتۆمی ئێران. شیرمان پێشتر لە سەردەمی بیل کلینتۆن سەرۆکی پێشووتری ئەمریکا ڕاوێژکارێکی دیبلۆماسی بووە و کاری لەسەر دۆسی کۆرەی باکوور کردووە. دواتریش و لە دووەم خولی سەرۆکاتی باراک ئۆباما بریکاری وەزیری دەرەوە بووە بۆ کاروباری سیاسی. هەروەها ویندی شیرمان ئەندازیاری سەرەکی ڕێکەوتنی ئەتۆمی ئێران بووە کە ئەوەش وای کردبوو لەلایەن دامەزراوەکانی سەر بە ئیسرائیل دووچاری ڕەخنەی زۆر ببێتەوە. ئەوەش لە کاتێکدایە جۆ بایدن لە چەند بۆنەیەکدا خواستی خۆی نیشان داوە بە گەڕاندنەوەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ ڕێکەوتنە ئەتۆمیەکەی ئێران کاتێک پۆستی سەرۆکایەتی ئەمریکا دەگرێتە دەست. ئەوەش دوای ئەوەی دۆناڵد ترەمپ لە ساڵی 2010دا تاکلایەنە پاشەکشەی لە ڕێکەوتنەکە کرد و سەر لە نوێ سزا ئابوووریەکانی بەسەر ئێراندا سەپاندەوە کە ساڵی 2015 لەسەری هەڵگیرا بوو. بەڵام لە بەرامبەردا ئێران بە تاقیکردنەوەی ژمارەیەک موشەکی بالیستی و مەودادور و زیادکردنی ئاستی پیتاندنی یۆرانیۆم پێشوازی لە سەرۆکایەتی بایدن و نیەتە باشەکەی کردووە بە دووبارە گەڕانەوە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنە ئەتۆمیەکە.